شەقامی کەرکک بەو شێوازە ئاو کۆبۆتەوە تەنانەت پۆلیسی هاتوچۆ شەقامەکەی بە ڕووی شۆفێراندا داخستووە لە بەشێک لە گەڕەکانی شاری هەولێر دوای بارانبارینی بەلێزمەی ئێوارەی ئەمڕۆ ئاو کۆبۆتەوە و ئاستەنجی هاتچۆ لە بەشێک لە شەقامەکاندا دروست بووە بە دیاریکراوی ئێرە شەقامی 6 مەتریە ئەگەر هاوکارم دیمەنەکان بگوازێتەوە لێرە دەبینین لەسەر شەقامی 6 مەتری نزیک شەقامی کەرکک بەو شێوازە ئاو کۆبۆتەوە تەنانەت پۆلیسی هاتوچۆ شەقامەکەی بە ڕووی شۆفێراندا داخستووە جا لە دوامەوەش ئۆتۆمبیلێک دیارە لە دوورەوەکەوە پۆلیسی هاتوچۆش لێرە هاوکاریان دەکاتن ئۆتۆمبیلێک پەچی کەوتۆ وەک لە دیمەنەکاندا دەردەکەوێتن یعنی ئۆتۆمبیلی بەرزیش بە ئاستەم لەو شەقامە دەردەچێت جا لەو شوێنە لە چەند شوێنێکی دیکەش لە شاری هەولێر ئاو کۆبۆتەوە ئاستەنجی هاتوچۆ بۆ شۆفێران دروست بووە بەنمونە شەقامی کەس نەزانێتێک لەو کەڕەکانەی یاخود لەو شەقامانەی کە ئاوێکی زۆری لێ کۆبۆتەوە ئاستەنجی هاتوچۆ بۆ شۆفێران دروست بە لە بەشێک لە گەڕەکەکانی ژدارە توی نوێ لە گەڕەکی مامزاوە لە تەیراوە بە هەمان شێوە بەڵام لەبەرەوەی شوێنەکە زۆر سەلامەت نییە نەمانتوانی زیاتر نزیک بکەینەوە ئاو بۆ شێوازە کۆبۆتەوە بارانباریش تاوە کوێستە بەردەوامە.